ئەوڕێن سڵاوتان لە بێوارەتان باش دڵخۆشین بەگەڕانەوەمان بۆ ماڵەکانیەوە بەداوای لەبوردنەوە ئەگەر هەر جۆرە نەگونجاویەکە بێت لە شێوازی ئاخاوتنی من ئەمڕۆ لەبەر نەشتەرگەرێکی بچکۆلانە لە دانەکانمان دووبارە داوای لەبوردنتان لە یەکەم تەوەری یەکەم تایبەتمان کردووە بە پێگەیژن لە پۆستە باڵەکاندا ئەو کاروبارانی کە ژنان ئەیکەن لە مؤسسەیەکدا یاخود لە دامەزراوەیەکدا لە پۆستە باڵەکانی حکوومەتدا لە ڕۆزەیەکدا لە مؤسسەیەکی ئەعلامیدا لە هەموو ئەمانەدا جیاوازی نییە بە بەرامبەری لەگەڵ پیاواندا بە درێژی لەسەرم بابەتە قساکەین بە میوانداری خاتوو شیران حەمەنووری کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی شیران خان ئێوارە باش زۆر بەخێر بیت سڵاوی خۆت بکەنە زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بیت پێش هەموو شتێک بزانین ژنان لە ئێستای کوردستاندا ئامادەیان هەیە بۆ وەرگرتنی پۆستە باڵەکان؟ بڵێ من پێم خۆشە بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارە بێمەوە زۆر بە کورتی بە شێوەیەکی گشتی سیرکەین ژن لەکوێدایە لە پۆستە باڵەکاندا لە تەواوی جیهاندا بەڵێ ئەمە بە شێوەیەکی گشتی نەک تەنها لای ئێمە کێشە بێ بەڵام لە سەرجەم وڵاتەکان یاخود لە سەرجەم شوێنەکاندا بۆتە کێشە و مای قسە لەسەرکردن و پرسیارکردن و توێژینەوەکردن بەپی توێژینەوەی نەتەوەی گرتوەکان هەتاوەکو ئێستا ژنان توانیویانە لە 11 پۆستە پەرلەمانیەکان وەربگرن و لە 5 پۆستە سەرۆکایەتیەکان وەربگرن بێگومان ئەم ڕێژەیە بە شێوەیەکی گشتی هەموو جیهان وەرگیراوە ئەگەر تۆ بیتەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود بڵێین لە ناوچەی وڵاتانی عەرەبی کە ئێمەش بەشێک بووین لەوان هەتا ئێستا بە پێی مێژوو ژن بە هیچ شێوەیەک پۆستی سەرۆکایەتی هیچ وڵاتێکی وەرنەگرتووە تازە لەم دواییانەدا خاتونێک کە سەرۆکی پارتی کرێکارانە لە جەزائیر کە ئەمە بۆ سێم جارە ئەم جارەش خۆی تەرشیح حکاتەوە بۆ سەرۆکایەتی وڵاتەکە تەنها ئەو ئەزمونەمان هەیە بەڵام خۆشبەختانە لەم دواییانەدا و لەم مانگەدا گوێبیستی ئەوە بووین کە کانتۆنی ڕۆژئاوا پێکێنرا و خاتونێک سەرۆکایەتی ئەو کانتۆنە ئەکا کە ئەمە بۆتە جێگەی خۆشحاڵیمان بەگشتی وەکو کورد وەکو ژن و ئەبینین زۆرێک لە وڵاتانی تریش کە شانازی بەم ئەزمونەوە ئەکەن و بە ئەزمونێکی ناوازەی باس ئەکەن. ئێمە گەر بین لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم بەراوردە بکەین کە ماوەی 25 ساڵە ئێمە ئەزمونێکی حکومڕانیمان هەیە و چەندین کابینی پەرلەمانی و وزاری پێک هاتووە بەداخەوە ئەو ژنانەی کە پۆستیان وەرگرتووە لە ناو پەرلەماندا یاخود لە پۆستە وزاریەکاندا بە پەنجەی دەست ئەژمێردرێن بە تایبەت ئەم ساڵانەی دوایی کە لە کۆتایی 2000ەکانە نەتەوە یەکگرتووەکان نیزامی کۆتای سەپان بەسەر حکوومەتی ناوەندی و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە پابەندە بێ پێوەی دەنا ئەگەر لەو کۆتایە دەربچووینایە زەحمت بوو ژنێک بتوانێت پۆستێکی پەرلەمانی وەربگرێ بۆیە ئەکرێت ئێمە بپرسین ئایا ژن بۆ خۆی ناتوانێت ئەو پۆستە وەربگرێ یاخود پێی نادرێ من وای نابینم کە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بێ ژنان ئێستا من بەلەباری ئەبینم کە بتوانن زۆرێک لە کایەکان وەربگرن ژنی بەتوانامان هەیە ژنی خوێنەوارمان هەیە ژنی خاوەن پسپۆڕی و ئەزمونمان هەیە بەڵام هۆکارگەلێکی تر هەن کە ڕێگرن بۆ ئەوەی کە ژنان ئەو پۆستانە وەربگرن دەنا بارودۆخەکە لەبارە و ژنیش بۆ خۆی شیاوە بۆ ئەوەی کە ئەو پۆستانە وەربگرێن پێشێ بینە سەر تەواوی ئەو گرفتانەی کە هەیە و بە پێچەوانەشەوە کاراسانیانی کە کراوە بەبەس لە یەکەمین هەنگاو بکەین کە بریتێ لە کاراسانیەکان پێت وایە کە ڕێژەی خوێندەواری و بە ئەکادیمی بوونی ژنان خۆیان هۆکارێک بێت بۆ ئەوەی جارێکی تر یاخود دەستپێکێک بێ بۆی کە دەست بکەن بە بەدەستێنانی پلە باڵەکان مەسەلەی خوێندەواربوونی ژن یاخود ڕۆشنبیربوونی ژن یان شارەزایی ژن بڵێ ئەمانەی یەکێکە لە هۆکارەکان نەک تەنها هۆکار بێ لەبەرەوەی کە زۆرینەی ژنانی ئێمە خاوەنی شەهادەی بەرزن و خاوەنی ئەزمونن و خاوەنی ڕۆشنبیریکی باشن بەڵام کە نەتوانراوە ئەو پۆستانی پێ بدرێ هۆکارگەلی تر هەیە بنمونە ئەوەی کێکە لە هۆکارەکان بەڵام یەکێکتر لە هۆکارە هەرە گرنگەکان جەریبوونی ژنە
کە چەندێک جەراعەتی تایە بتوانێت بێتە پێشەوە و سیاست بک و داخڵ بێ بە ئەو بوارە لەبەرەوەی کە وەک ئاشکرایە لە هەموو شوێنێک تۆ بێ لە ڕێگەی سیاستکردنەوە یاخود لە ڕێگەی حیزبەکانەوە تۆ بگەیتە ناو ئەزمموی دەسەڵات و دەسەڵات وەربگری بە تایبەت لە لای ئێمە بۆیە زەحمەتە ئەگەر تۆ نتوانی سیاست بکەی بتانی پۆستێکی باڵاوەرگری بەڵام ئەمە لێهاتووی نییە تەنها بەڵکو ئەمە جەریبوونی ژنیشە چۆن بێتە ئەو بارە چونکە هەموو هاتنە ناوەیەکی ژن بۆ سیاستکردن کۆمەڵێک قوربانی ئەیە تەنها ئەوە نییە وەکو پیاوان بێتە بوارێک ڕۆڵ ببینێ بەڵکو لەگەڵیشیە کۆمەڵی قوربانی زۆر ئەیە لەوانەیە قوربانیەکان لەسەر خودی خۆی و لەسەر کەسێتی و لەسەر ژیانی خێزانی خۆشی بکەوێ بۆیە پێویستەکە ئەم توانایەشی هەبێ بەڵام ئەومان لەبیر نەچێت تا چەند ژن لێ هاتوو بێ تا چەند بە ئەزبوون بێت تا چەند خوێنەوار بێ ئەمە باشترین شەکە بۆ ژنان کە بتوانن محاربەی پێ بکەن و کێبڕکێ بکەن لەسەر شوێنەکان بەڵام وەکوتمان لەگەڵی شیابێ لێهاتووی و جەربەزەیشی هەبێ باش لەگەڵ و لێهاتووی جەربەزەیە هەموو جۆرە کارێک گۆرەگیرێ بە نمونە هەندێک کار هەیە کە لە سروشتی ژنانەیە لە کۆمەڵگای ئاماوترێ حتمەن لە سروشتی ژنانە نایەتەوە بۆ نمونە بۆ وەرگرتنی ئیدارەیەکی زۆر گەورە بۆمە پێشتر من و تۆ گفتوگویەکی زۆرمان کرد بۆ وەرگرتنی وەزارەتی پێشمەرگە نادرێت بە ژنان لەبەرەوەی کە عاتیفەی هەیە و سۆزی هەیە دیارە پیاوان ئەمانەیانە پێ وایە ئەمە ڕێگریە کە بێ بۆ ژنان ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە زۆرترین گفتوگۆی لەسەر ئەکرێ لە تەواوی جیهاندا و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەندیشدا کە بە کۆمەڵ من نایوێنێن بەهانە ئەمانە کۆمەڵێک بەهانن یاخۆ کۆمەڵێک بیر و بۆچوونی کۆنن کە پێیان وایە ژنان لەبەر بە سۆزیان ناگونجێ یاخود شیاو نییە کۆمەڵێک پۆست وەربگرێ بە پێچەوانەوە پیاوان توندن پیاوان توندوتیژن و ڕقترن لە ژنان بۆیە ئەتوانن کۆمەڵێک پۆست و پلەوەرگوک و پۆستی وەزیری جەنگ یاخود وەزیری دەرەوە یاخود کۆمەڵێک ئەمە دیبلۆماسیەتی نەخێر ئەمە وانە لەبەرەوەی کە مرۆڤ کە دروست ئەبێت کائینێکی بایۆلۆجیە ئەو بیئە ئیجتیماعی یاخود ئەو ژینگە کۆمەڵایەتی ئەو پەروەردە خێزانی و کەلتوری و کۆمەڵایەتی و ئاینی و سەربازی و پەروەردەی کە پێیدا تێپەڕە بێ بڕیار لەسەر ئەو کەسە ئەیە ئەو کەسە چۆن بێ بۆیە ئەشێت ژنێک توندوتیژ بێ و ڕق بێ ئەشێک پیاوێکیش بە هەمان شێوە هەردووکیشیان سۆزیان هەیە بۆیە ئەمە بەهانەیە بۆ دوورخستنەوەی ژنە لە کۆمەڵی پۆست دیارە ئەمە لە چاخەکانی پێشووتردا ئەمە لە ڕۆژهەڵاتی ببوورە لە ڕۆژ ئاوا و لە وڵاتانی ئەوروپاشدا جێگەی جەدەل و قسە لێکردن بووە بەڵام ئەزمموی ترمان هەیە بۆ نمونە کۆمەڵێک ژنمان هەیە لێکێ لەو نمونانە مارگرێت تاتچەر کە بە ژن ئاسنینەکە بەناوبانگ بوو کۆندۆلیزا ڕایس کە یەکێک بوو لە ژنە هەرە بەتوانەکان کە لە ڕۆژ ئاوادا سیاسەتی کردو و توانیویانە کۆمەڵێک ژنی تر کە کۆمەڵێک پۆستی زۆر گرنگ وەکو وەزیری جەنگ وەکو وەزیری دەرەوە وەکو وەزیری ناوخۆ یاخود هەریەکێ لەو پۆستانی کە ئەوترێت کە مەشیاو نییە بینیویانە و توانیویانە مادام ژنێک لە شوێنێکی جیهاندا بتوانێت ئەوە بکە کەواتە من و تۆش و ئەویش ئەتوانێت ئەو پۆستە وەربگرێ ئەمە شتێک نییە بڵێ ناکرێت لە نێوانی ژنێک بۆ ژنێکی تر ئەگۆڕێ بەڵام شتێک نییە نەتوانینی لەگەڵا بێ ئەوە تا ئێمە ئەبینین لە هێزی پێشمەرگەدا لەگەڵ دوای ڕاپەڕین هێزی پێشمەرگی ژنانیشمان هەیە من تەمەنا ئەکامێکێک لەو ژنانە خۆی هەڵبژێرێ بۆ وەزیری پێشمەرگە بۆ نەمان بێ بۆ ئێمە ئەبینین لە ڕۆژ ئاوادا ئەوەی کە ئێستا بەرامبەر بە تونترین دوژمن ئەجەنگێ هاوشانی پیاوان ژنانن لێرەش و لە ڕۆژ ئاواشدا ئەیان بینین هێزی ژنان یاخود ژنی پێشمەرگە ژنی شەڕوان لە ناو هەموو پارتە کوردیەکاندا بوونیان هەیە چ لە ڕۆژهەڵات چ لە باکوور چ لە ڕۆژ ئاوا چ لە ڕۆژهەڵاتیشدا ژن وجودێکی واقعی هەیە لەو بوارەدا ئەی بۆ ئێمە نەڵین ژن وەزیری پێشمەرگە بێ بۆ هەر ئەبێم وەزارەتە بە پیاو ببیندرێ ئەمە ئەگەر ژن توانای نەبێت شەکەڵ ناگرێ و ژنیش بینیومانە بە هاوشانی پیاوان هیچی کەمتر نەبوو لەوان وەکو جەربەزەی و ئازایەتیەوە چ لە ناو پارتی کرێکاران چ لە ناو هێزی پێشمەرگی خۆمان چ لە ناو یەپەگە و یەپەژە بە هەمان شێوە وجودیان هەیە و توانیویانە بجەنگن کەواتە ئەکرێ ئەویش وەزیری پێشمەرگە بێ ئەکرێ وەزیری جەنگ بێ بەڵام بە تەریخ هەتا ئێستا ئەوەی ئەبینین لە وەتەنی عەرەبیدا ژنێک نە سەرۆکایەتی وەرگرتۆنەیەکێک لەو پۆستە وزاریە گرنگانی بەدەستهێناوە ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە
ئەوەی کە لێکدانەوە سیاسیەکان لەسەری کۆکن بەشێک لەوە بڕوایان وایە لەبەرەوەی کە زۆرترینی گۆڕینی دەسەڵات لەم ناوچەیەدا بە کودەتا هاتووە و کودەتاش بۆ خۆی هێز و دەسەڵاتێکی زۆر یاخود هێزێکی عشایری و دەسەڵاتی کردوێتی بۆیە پیاوان هاتوون ئەم دەسەڵاتیان گۆڕی و پیاوان ئەو پۆستانیان وەرگرتووە ئەکرێ لەمە بەدواوە ئاسانکاری بکەین و ڕێگا خۆشکردن هەبێ بۆ ئەوی کە لە ڕێگەی پەرلەمان و هەڵبژاردنەوە ژنانیش بتوانن بگەنە ئەو پۆستانە نەکرد بە کودەتا ئاسکەریەکان پیاوان بتوانن ئەو دەسەڵاتانە وەرگێکی کشتر لە بۆچوونەکان پیان وایە کە ئەوەندەی کەبیر لەوە ئەکرێتەوە لە گۆڕینی سەرۆکایەتیەکاندا دەسەڵات بنەمای دەسەڵات بتەو بکرێ یاخود دەسەڵات پێک بهێنرێ لەویە هێز دروست بکرێت ئەوەندە لە بیری بەڕێوەبردندا نین بۆ یەگەر تۆ بیر لە دەسەڵات ئەەکەیتەوە بیر لە هێزەکەیتەوە ئەمە هێزی عشایری و نفوزی عشایری یاخود ئاینی یان تایفی یاخود پارەی لەگەڵا ئەمانە پیاو ئەیکەن بەڵام ئەگەر تۆ بیر لە بەڕێوەبردن ئەەکەیتەوە چژنش پیاو بۆی هەیە داوای ئەو بەڕێوەبردنەوە بکاو و لێ هاتووشە لەو بوارەدا ئەتوانێت ئەو کێبڕکێ بەرێت باشەوە بۆ چوونە سیاسەکان بەشێک بوون لە ڕێگریەکە بۆ ڕێگریە کۆمەڵایەتیەکانە بێت چی بێت لە بەردەم لە باربردنی تواناکانی ژنانە ڕێگریە کۆمەڵایەتیەکان زۆرن و ئەمانە درێژ کراوەتەوە بەداخەوە بۆ ناو حکوومەت و وەزارەتەکانی تریش ئەو بۆ چوونە باوەی کە لە تەواوی جیهاندا و لە لای ئێمە زیاتر تۆخەیشە ئەوەیە کە ژن بۆ کاری ناوماڵ بۆ کاری پەروەردەکردنی منداڵ کراوە ئەگەر چی ئەمە نە لە ئاینی ئیسلامدا و نە لە هیچێکێک لە ئاینەکاندا باس لەوە ناکات کە کاری بەڕێوەبردنی مناڵ یاخود مناڵ بەخێوکردن یاخود ماڵکردن ژن ئەیکا بگرە ئاینی ئیسلام باس لەوە ئەکات کە ئەمە سەدەقەیە کە ئەگەر ژن ئەمانە ئەکا پیاویش بە هەمان شێوە ئەبێ بەشدار بێ بەڵام لە ڕووە کەلتوریەکەیە نەخێر هاتوون ئەمە بە پێچەوانەوە ئیشی لەسەرەکرێ تەنانەت لە هەندێک لە وڵاتانی عەرەبی ژن کەمترین بۆ نمونە لە بواری لێخوڕینی سیارەشدا سیاقەت لە وڵاتی سعودیە ڕێگە پێ نەدراوە تەنها ژن کە ئەو شوێنی کە خۆی تیا ببینێتەوە لە ڕووی کەلتوری کۆمەڵایەتیە ناو ماڵە بۆی هەندێک ژن ئەبینین پێشەوەی کە هاوسەرگیری بکە لەوانەیە بتوانێت بەڕێوبەری دایانگایەک باخچەیەک قوتابخانەیەک یاخود شوێنێ لە دوای هاوسەرگیریکردن کەمتر ئەتوانێت ئەو ڕۆڵە بە جوانی ئەدا بکە ئەمە یەکێک لە ڕێگریەکان کەلتور و کۆمەلگا و ڕێگە پێنەدانی پیا و یاخود ڕێگەڕێگەڕێشەکەی پەیوەندیدار بێ بە ئاین و دینەوە بەڵام زۆر بە کورتی ئەکرێت بڵێ هەندێکی بۆچوونی هەڵی ئاینیە وەکوتم لە ئاینداڵێ مە سەدەقەیە ژن ئەیکات ئەبێ پیا و هاوکاری ژنکە یاخود بە هەردووچیان ئەمە بکەن ژن ڕاستە مناڵی ئەبێ بەڵام لەبەرام ئەمە ئەرکی بایۆلۆجیە ئەمە ئەرکی بایۆلۆجیە بەڵام لای ئێمە ئەمە کراوەتە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنە خێر ئەرکی بایۆلۆجیە مناڵ بوون وەچە خستنەوە بە هەمان شێوە پیاویش ئەرکی بایۆلۆجی مناڵ خستنەوەی لەسەرە بەڵام پەروەردەکردن ئەرکی هەردوو لایەنە ئەمە لە ئایندا بە شێوەیە باسی دیەکە بەڵام لە ڕۆ کەلتوریەکەیە بە هەڵە تێگەیشتن یاخود بە هەڵە تەفسیرکردن و هێنانەوەی ئەمانە کراونەتە کۆمەڵێک بەهانە ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە لە ناو خۆی کۆمەلگا و لە بیر و بۆچوونی هەموو تاکێکی ئێمەدا تەنانەت ژنان خۆشیان قەنەعەتیان وایە کە ئەبێت ژن لەم بوارانەدا لێ هاتووە بنمونە لە ناو ماڵدا چێژلێنان هەر ژنێکە بەڵام پیاوان لە دەرەوە باشترین چێژلێنەرن باشترین تەباخن پیاوانن کە خۆیان حەزیان لێتی نەخێر لە تەواوی جیهاندا بەناو بانگترین تەباخ پیاوە ئەمە بەکاری اقتصادیە پیاوڕۆڵی تیابینە بەڵام کە هاتە ناو ماڵ ئەبێ ژن بیکات ئەمە کۆمەڵێک ڕێگ و ڕیشەی تری هەیە و گوتم ئەمە بۆ چوونە باوە کۆمەلگاکەیە بەڵام بەداخەوە ئەمە لەکوێدا خەتەرە کاتێک کە تەوزیفە بێ لە ناو حکوومەتدا لە ناو دەسەڵاتە بەنمونە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا لەم چەند ساڵی کە ڕابوو ئەو پۆستە وەزاریانی کە دراون بە ژنان کامانە بوون پۆستی وەزارەتی پەروەردە وەزارەتی کارەبا وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ژنان کە پێی وایە یەکێک لە بۆچوونەکان پێیان وایە ژنان مادەم لە بەخێوکردن و لە کاری ناوماڵدا لێ هاتووە کەواتە ئەکری ئەو کارانەش لە دەرەوە درێژکراوەی کارەکانی ناوماڵێتی کە پێی دراوە کە بواری پەروەردە و فێرکردن کە چەند جارێک وەزیری ژنان وەزیریکی ژن وەریگرت یاخود وەزیری کاروباری کۆمەڵایەتی پێویستی بە بۆچوونیان وایە ئەمە سۆز و عاتیفەی ئەوێ بۆیە ژنێک لێ هاتووە بۆ ئەوە بەڵام بەداخەوە بینین ئێستا وردە لای خۆی بەرەو زیاتر بڕوا ئەم پۆستە وزاریانە و ژنان زیاتر باڵ بکێشن بەسەر وەزارەتەکانە کەمتر کراوەتەوە کە ئەمە من بە پاشەکشەیەکی گەورەی ئەبینم لە ناو
دەسەڵاتی هەرێمی کوردستاندا ئەم بۆ چوونانە لە ناو حکوومەتا تەوزیفەکرێ لە بری ئەوەی کە تۆبی ئاسان کاری بۆ بکەی زیاتر کۆمەلگا یاخود بۆ چوونە باوە کەلتوریەکان باڵەکێشێتەوە بەوێ دواتر ئەو کەسانی کە لەو شوێنانەدا بڕیار ئەدەن یاخود سەرۆکایەتیەکانیان لەلایە کێن کەسانێکن کە کاریگەری کللتور و کۆمەلگاکەیان لەسەر لە جاتی ئەوان وکو کاریزمایە وکو کەسێتیە کاریگەری بدابنێن لەسەر بەرەو پێشوونی کۆمەلگا بە پێچەوانەوە لەبێەوە کاریگەری ئەکرێتە سەر. باشە ترس چیە لە وەرگرتنی پۆستە باڵاکان لای ژنان؟ ترس لە ناو خودی ژن خۆیدا ژن ئەگەر پرچەک بێ پرزانیاری بێت ڕۆشنبیر بێ پێم وانە بترسێت لەوەی کە بتوانێت لە ئیدارەی یاخود بەڕێوبەری پۆستێکی باڵا بکە وەزیرێک بێت سەرۆکایەتی وەزیرانی بەدەست بیا سەرۆکی هەرێمیش بێ بۆ ناکرێت ژنێک سەرۆکایەتی هەرێم وەربگرێ بۆ ناکرێت ژنێک سەرۆکی پارتێکی سیاسی بێت بە ئەزمون ئێمە ئەبینی ژنان خەباتیان کردووە لەگەڵ پیاواندا چ لە شاخ و چ لە شار و چ لە ڕاوپەڕین و چ لە جەنگەکاندا بۆ ناکرێت ژنەکان داوای پۆستی سەرۆکایەتی حیزبەکانیش بکەن نەک تەنها ئەندامی سەرکردایەتی بن. ژنان ئەو تواناییان هەیە بەڵام هەندێک ڕێگری هەیە بەشێکی کەلتوریەکانن کە من نامەوێت هەموو جار بگەڕێمەوە بۆ ئەوە چکە پێم وایە ئەو ژنانی کە لەویادان کۆمەڵێک هەنگاویان ناوە کە خۆیان دا بماڵن لەو کاریگەریە خراپەی کە کۆمەلگا لەسەریان ئەکات. بەشێکی تری ئەوەیە کە پیاوان ڕێگری ئەکەن لە ناو حیزبەکاندا بنمونە هەموو هاتنە ناوەیەکی ژنان پیاوان پێی وایە یاخود لە واقعیش داوایە ئەبێت بەشێک لە پیاوان ئەو ناوەندە چۆڵ بکەن بنمونە ئەگەر کاتێک سیستمی کۆتادا ئەنرێت لە سەیاسێ ئەبێ ژنان بێتە ناوە بێ لە سەیاسی پیاوان بکشێنەوە بۆی پیاوانەمە ڕێگریەک دروستەکە یەکتر لەوانە مەسەلەن پیاوان ئامادە نییە دەستبەرداری ئەو دەسەڵات و هێز و هەیمەنەیە بێ کە بە مروری زەمن وەریگرتووە بە کەمی ئەبینی ئەگەر چۆڵی کا بۆ ژنێک یاخود یەکێکی تر کە دووبارە کاریگەریە کەلتوریەکانە کاتێک کەسێک دەرئەکەوێت بە تایبەت لە مەجالی سیاسەتدا لە مەجالی ئیداریدا ئەبینین کۆمەڵێک تانەوتە شەر و کۆمەڵێک منافەسەی ناشەریفانە دروست ئەبێ لەوێدا هەموو دەرکەوتنی یەکێک هەمومان ئاگادارین چ پیاو بێت چ ژن بەرەو ڕووی کۆمەڵێت تانەوتە شەر و بوختان و قسە ئەبێتەوە جاک چەنی ڕاست بێ و چەنی هەڵە بێ ئەمە کاری ئێمە نییە بەڵام لێرە و لەوێ ئەی بیستین یاخود ئەی خوێنینەوە بەرگۆمانەکەوێت ئەم شتانە ئەمە کاریگەری کەمتری هەیە لەسەر کەسێتی پیا و لەسەر ژیانی پیاو بەڵام زۆرترین کاریگەری و بەرکەوتنی ئەبێ لەسەر ژنان بۆیە من لە سەرەتادا ئاماژەم بۆ وەکرە بێ و کەسانی جەریء بن و ئەو محیطەی ئەوان ئەو چوار دەورەی ئەو ژنەی کە تێدایە ئەبێ بە تەواوەتی تەفەهومی ئەمە بکە تەفەهومی ئەوە بکە کە ئەم ژنەکە هاتە دەرەوە دەرئەکەوێت کە دەری شکەوت بێگومان بەرکەوتنی ئەبێ بێگومان دژایەتی ئەکرێ بێگومان منافەسەی شەریفێ و ناشەریفی شێکە کە پێ ئەچێ لێدانەکان بەو شێوازە بن کە ئێمە ڕۆژانە لێرە و لەوێ ئەیبیستین ئەمە لە کەلتوری ئێمەدا زۆرترین کاریگەری هەدەنا بۆ کەلتوریکی وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی ئەوروپی کە تاگەرایی لەوێ هەیە تاک بۆ خۆی بڕیار دەرە لەسەر کەسێتی خۆی و لەسەر کارەکانی خۆی کەمترین کاریگەری ئەکەوێتەوە بەڵام لە لای ئێمە لەسەر سادەترین و بچووکترین شت ژن خێزانی لێ هەڵەوەشێتەوە ژن ئەکوژدێ بۆیە بە هەمان شێوە ئەمەش ئەڕواتەوە ئەو بوارە. باشە باسی جەریئی و چاو نەترسی ژنانت کرد ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆی کە ژن خۆی خاوەن بڕیار بێ خۆ ئەگەر خۆشی چاو نەترس بێ و خۆی خاوەن قەرار بێ دوجار پێ دوایە لەگەڵ ئەم هەموو کۆمەدانی ژنەدا کۆمەلگا ڕوبەڕوویە بێتەوە ئەگەر ڕوبەڕێوشی بێتەوە شکستێنێ بێگومان ڕوبەڕووبوونەوەی زۆری هەیە ئەبینین چ لایەنە ئیسلامی و سیاسی و یاخود بڵین نەک تەنها ئیسلامی بەڵکو هەموو ئاینەکانی تر بنمونە لە وڵاتێکی ئەوروپیدا ئاینێکی تر لەوانەیە بێتە ڕێگری بۆی تانەوتە شەری بۆ دروستکە یاخود ئەو عشایری مەسەلی عشایر بوون مەسەلەی تایفگەرایی ئەمانە هەمووی بەرکەوتن و ڕێگری دروست ئەکەن بۆ ژنان ئەبێ جەربەزە بێ ئەبێ بەتوانا بێت بەڵام ئەمە قوربانیدانی ئەبێت ئەمە قوربانیکی زۆری ئەوێ بۆ ژنان کێتە ئەو بوارەوە کە ئەڵین قوربانی ئەوێ چ لەسەر ئاستی کەسێتی خۆی چ لەسەر ئاستی خێزانی کۆمەلگا ئەبێ بتوانێت ئامادەی ئەو قوربانی هەبێ چونکە هاتنەوە دەرەوەی ژنان ئاسانکاری بۆ نەکراو لەلای ئێمە لە ئێستادا ئەوەی کە ئەیبینین هەموو ژنێک کە بێتە دەرەوە کار بکات
کاری ناوماڵیشی بە هەمان شێوە لە ئەستۆیە ئەگەر چێمە لە زۆربەی وڵاتان کار ئاسانی بۆ ئەکرێت و ئاسانکاری تەواویان بۆ ئەکرێت هەر لە بوونی دایانگە و باخچی ساوایان لە تەواوی کاتەکانی ڕۆژدا و هەر لە بوونی مرەبیات یاخود بە خێوکار ئامادەکردنی بۆ مناڵەکانی و حەسانەیەکی تەواوەتی هەبێ بەڵام ئەمە لە لای ئێمە بوونی نییە بۆیە کاتێک کە ژنێتە دەرەوە بە هەمان شێوە ئەرکەکانی ناوماڵی لەسرە یا ئەبێ دەستبەرداری ئەوە بە یاخود هەردوو کارەکە پێکەوە زۆر زەحمەتە بتوانێت ئیدارە بدا یاخود لەسەر جەستەی خۆی و لەسەر توانا و تەندروستی خۆی ئەکەوێت بۆیە کە ئەڵێنە بێت توانای ئەوەی هەبێ و جگەلەوە ئەو قوربانی ترکە ئەییا لە بواری کۆمەڵایەتە لەوانەیە ڕوبەڕی کۆمەڵێتانە و تەشەر بێتەوە ئەبێت دەوروبەرەکەی تەفەهمی ئەو واقع بکەن و خۆشی خۆڕاگر بێ لە بەرامبەر ئەوانەدا هەروەکو چۆن بەم ڕۆژانە قسە لەسەر پیاوان ئەکرێت کە هیچ بەرکەوتنێکی نابێ ئێمە شەوان دەیان چیرۆک ئەخوێنینەوە لەسەر شەوانی سووریان و لەسەر هەموو ئەو شتانی کە پیاوان ئەیکەن بەڵام بەیانی هەڵناسی ببیستین بڵێن فلانە وەزیر کوژرا لەسەرەوەی کە فلانشتی لەسەر بڵاوکرا فلانشتی لەگەڵ کرا یاخود وازی لە پۆستەکەی هێنا یاخود خێزانەکەی لیجیای بۆ بەڵام لەوانەیە کەمترین شت بووترێ لەسەر کەسێتی ژنێک بەرکەوتن و قوربانی زۆری لی داوا بکە بۆیە بەڕاستی ئەبێت ژنان ئەو توانانە بوو پێم وایە ئێستا ئەو ژنانی کە توانیویانە بێنە پێشەوە توانی وشیانە ئەوانە هەزمکەن و لە هەموو ئەو ئەگەرانشیان تێگەیشتون و توانیویانە کە بەسەر ئەو هەموو تەنگ و چەڵەمێشدا زاڵ بن بەڵام ئەوەی کە هەیە ڕێگریەکان سیاسین و ڕێگریەکان خەم لە خۆری دەسەڵاتە لەو بوارەدا کە زیاتر ناتوانێت ژنان دەرکەون باش لە مێژووی ئەعلامی کوردستانە بەتایبەت ئەعلامی بینراو ژنان دەرکەوتون کارمەندن لەوێ لە هەموو بەشەکان کارەکەن بەڵام ئەوەندەی بزانی لە مێژووی ئەعلامی کوردستاندا بەتایبەت بینراو هەبووە خانمێک یان ژنێک یان ئافرەتێک وەکو بەڕێوەبەری موسسەکە کاری کردبێ بەداخەوە نەخێر تازە لێرە و لەوێ گۆڤار هەیە کە ژن بەڕێوبەریەتی یاخود لەوانەیە ڕادیۆ هەبێت کە ئەمە سەرەتایەکی باشە هەرچەنە زۆر درەنگە دوای 25 ساڵ ئێمە بتوانین باز لەوە بکەین بەڵام ئەمە بۆ خۆی دیسانەوە دوو دیوی هەیە میدیا ئەهلیەکە پێویستی بە پارە و داهاتێکی زۆر هەیە کە پێم وابێ هەتا ئێستا ئێمە ژنی تاجرمان زۆر کەمە یەک دوانێکن کە دیارن لە ناو خەڵکیدا چێن ئەو ژنانی کە تیجارەتەکەن و پارەیان لەلابێ بەڵام پیاوان بەگشتی ئەتوانن و توانێت تیجارەت بکە و کاتبیتە بەڕێوەبەر ئێمە دوو جۆر لە میدیامان هەیە میدیایەکمان هەیە کە ئەهلیە کە پێویستی بە داهات و توانای مادی زۆر هەیە میدیایەکی ترمان هەیە کە حیزبین ئەم میدیایانەش دیسانەوە دواترین باز لەوە ئەکەین میدیا ئەهلێکە و کوتم پێویستی بە داهات و لایانی مادی هەیە کە ئەمە زۆرتر لە دەستی پیاودا قۆرەخ بووە ئەتوانێت ئیداری شوێنێکی وابکە بەڵام ئەکرێت لەمە بەدووە ژن بۆ ئەوە خۆی ڕای من پێم وانێ کە ژن نەبێت بەڵام ئەمە ئەو دەستگایە یاخود ئەو کەسانی کە بەڕێوەبەرانی سەرەوە سپۆنسەری ئەو میدیایانن کێ بەرچاویان ئەکەوێت کێ بە خەیاڵیانێ بۆ نمونە کاتێک کە تۆ باس لە پارێزەرێکەکەی لە بواری قەتلدا لە بواری کوشتندا بێت پارێزگاری بکە ئەوەی کە بە زهنیەت و بە دەرونی خەڵکدا پیاوێکە کە باس لە پزیشکێکەکەی پزیشکی ئێسک بێ یەکسەر پیاوێک دکتۆرێکی پیاوێت بە خەیاڵیاندا کە باس لە مامۆستایەکەکەی ژنێکێت بە خەیاڵیاندا بۆیە ئەم زەهنیەتە ئەوەی کە لە عقلی باتنی هەریکێ لە ئێمە ڕەنگی یاوەتەوە خەزن بووە بە چاومان بەچی ڕاهاتوە ئەبێ پیاو بێ لەو شوێنانەدا بۆیە بە شێوەیەکی لا ئیرادی ئەمانیش باز لەوەکەن بەڵام خۆگەرە و کەسە بەڕێوەبەرانی میدیا ئەهلیەکانیش بە هەمان شێوە پیاچوونەوەیەک بکەن بۆ ئەوانە پێوانە کە ژنی باش و بەتوانیان بەرچاو نەکەوێ هەرچەنە ئەگەر ئەزممویشی کەم بێ بەڵام خۆتوانی ئەویش بە هەمان شێوە ئەو ڕۆڵە ببینێ لە میدیا حیزبیەکاندا ئەویش بە هەمان شێوەی حیزبەکان تازە لەم چەند ساڵی دواییدا بیریان لەوە کردەوە ئەندامی سەرکردایەتی ژنیان هەبێ کە بەداخەوە کە زۆرینەیان کارتۆنین وەکو سەرکردایەتی لێوەدا کەمترین کاریگەری سیاسی لەسەر حیزبەکان دروست ئەکەن ژنەکان تەنها وەکو مجارێ گوتومە میکیاجێکە بۆ حیزبەکان و بۆ دەسەڵاتی کوردی کە ئەکرێ بوونی ئەو ئەندامە ژنانە دەنا بە هەمان شێوە ئەویش ئەتوانێت ئەوە بکا بەڵام وەکووتم هەر ئەمە بۆ پیاو بەشێکی بچووکی تر لەوێدا لەوانەیە وجودی بەڕێوبەری میدیایەک پێویستی بە زۆرترین کاتژمێر هەبێ لەوێدا
ئەمە بۆ خۆی لەوانەیە ژنێکی شەبێگەر بێتە ئەویا بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری لێ بکە هاتنە دەرەوەی ژن بۆ زۆرترین کات ژمێر لە دەرەوە ئەی ماڵ و مناڵ ئەی خێزانەکە یا بێ دەستبەرداری بێ یانە بێ کەسێکی تر هەبێ کە هاوکاری بکالەوەیە بۆی ئەمەش دیسانەوە لە بوارە کەلتوریەکەدا کە بۆ شێوەیە بە ژن بەخشراوە بۆیە قسەیەک هەیە کە لەسەر هەموو هاتنە دەرەوەیکی ژن ئەکرێ من پێم وایە کامە لە ساڵی هەفتاکاندا لە وڵاتانی ئەوروپا ئەم سیاسەتەیان برد بەڕێوە باسییان لەوە کرد کە ژن بێننە دەرەوە وتیان ژن و گەشەپێدان بەڵام دواتر بۆیان دەرکەوت هاتنە دەرەوەی ژن لە ماڵ بێتە دەرەوە کار بکات ئەی ئەرکی ماڵەوەی چی لێ بکە ئەو بزوتنەوەی فەشەلی هێنا بزوتنەوەیکی تر دواتر سەری هەڵا لە ساڵی نەوەتەکانە وتیان ژن لەگەڵ گەشەپێداندا واتە هاتین جەندەریشیان تێکەڵ بەوە کرد ئەبێ دووبارە ئیعادەی تەنزیمی ئیشکردن بکرێتەوە ئەو هەرەمە ئیشکردنی کە تەوزیع کراو لە نێوانی ژن و پیاودا دووبارەدا بەش بکرێتەوە لە نێوانیاندا بۆ ئەوەی کە ڕێگریە کەلتوریەکان بەو شێوازەی ئێستا ڕۆڵ نەبینن تۆخ نەبنەوە لە بەردەم هەموو هاتنە دەرەوەیەکی ژناندا ئەوشمان لەبیر نەچێ ئێمە لە واقعێکی سیاسیدا ئەژین ئێستا لە هەرێمی کوردستاندا نەک تەنها ئەو پۆستانە بە ژنان ڕەوا نابینرێ بەڵکو کۆمەڵێک پۆست هەیە قۆرخ کراو لەلایەن تاکە کەسێکی شەوە کە پێیان وایە نەک ژنێک ناتوانێت بەڵکو پیاوێکی تریژ ناتوانێت ئەو پۆستە وەرگێ واتاگەر ئێمە بێت و ببانەوێت ژن بە تەواوەتی بینینە ئەو واقعەوە بێ واقعێکی دیموکراسی بەڵام دادپەروەرانە ئێمە فراهم بکەین هەتاوەکو بتوانین هەموو تاکەکانی کۆمەلگا بە نێر و مەمەوە بتوانێت ئەو پۆستانە وەربگرێت ئەگەر ڕێمۆلات وچانێکە دەین و پێکەوە دەستەکەینەوە بە گفتوگۆ دووبارە سڵاتان دەبێت درێژاتین بە گفتوگۆکان شیلان خان سیستەمی کۆتا چییە؟ لایەن ئیجابیەکانی بۆ ژنان و بۆ پیاوان بە هەمان شێوە لایەنە سلبیەکانی بۆ ژنان و پیاوان چییە؟ بەڵێم سیستمی کۆتا ئەو سیستمە بووکەنەتەوە یەکگرتوەکان سەپاندی بەسەر حکوومەتی ناوەندی عێراقدا و هەرێمی کوردستانیش بامان شێوە بۆ هێنانە ناوەوەی ژن بۆ پەرلەمان کە لە سەدا سێ ئەو ڕێژەیە تەحدید کرابوو بێگومان ئەم سیستمە لە وڵاتانەدا لە وڵاتە تازە گەشە سندوەکاندا دووە لەنامە کەتیدا تطبیق کریا خود ئەو وڵاتانی کە پێویستیان پێێتیوەکو لای ئێمە کە ژنان کەمترین پۆست ئەتوانن وەربگرن ئەی سەپێنن بێگومان ئەمە فترێکی زەمەنی محددی هەیە کە پێم وابێ ئێمە ئەوەندەمان نەماوە ئەو مودە زەمەنیەمان تەواو بێ لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا ئەو سیستمە ئەیسەپێنێ بەسەر هەموو حیزبەکاندا کابێ لە سەیاسی ئەو ئەندامانی کە ڕاتە پەرلەمانە و لە ژن پێک بێن بێگومانەمە باشی و خراپی خۆیە باشەکانی کە ئەوەیە ئێمە تا ئێستا چاومان ڕاهات بوو بە بینینی پیاوان لە هەموو ئەو پۆستانەدا بەڵام ژنانی شاتنە پێشەوە و سەپاندی کە ئەبێ ئەو ژنانە لەوێدا وجودیان هەبێ و بێگومان ژنی زۆر کارامەی تێدایە کە ئێستا لە پەرلەماندا ڕۆڵ ئەبینن توانیان ذهنیەتی ئێمە یاخود فیدباکی ئێمە لەسەر ئەو مەسەلانە بگۆڕن کە تەنها پیاو ئەتوانێت داکۆکی لەسەر ئەو قەزایانە بکە بەڵکو ژنی شەیە لەوێدا سیاسەتەکات و کارەکات سلبیاتەکانی ئەوەیە کە نەعەدالەتی تێدایە پیاوێک ئەگەر ئەو پۆستە بۆ خۆی بەڕەوا ئەبینێ ئیشی لەسەرکات کاری بۆ ئەکا بەڵام دواتر ئەبێت شۆڵی کا بۆ ژنێک ئەمە وەکو کەسایەتی ئەمە بە هەمان شێوە لە ناو حیزبەکانیشدا دیسانەوە سلبیاتێکی هەیە بۆ ژنان ئەو ناچارە بێ لە سەیاسی ژنان بێنێتە ئەوێەوە مەرجنیە ئەو ژنێک ئەوەی هێنێ هەر کارامە بێ چونکە وتمان هەموو ژنانی کە ئەڕۆنە ناو پەرلەمانەوە ئەبێ لە ژێر باڵ و کێفی حیزبێکدا بڕۆنە ناو پەرلەمانەوە مەرجنیە هەموو ژنانش لێ هاتوو بن بەڵکو کۆمەڵێ ژنن کە خۆی بە باشیان نەزانێ بەداخەوە کە زۆرترینی ئەو ژنانی لای ئێمە کە تا ئێستا سیاسەتیان کردووە لە ژێر سایە و سێبەری باوک یان برا یان کەسێک لە خێزانەکەدا یاخود کەسێکی لە باڵا توانیوەتی پشگیری بکە بڕواتە ئەوێەوە ومێ دەکەم لەمە دوا بەو شێوەیە نەبێت هیوادارم لەمە دوا بۆ شێوەیە نەیبینین بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەی بینین تاوەکو ئێستا چ لە هەرێمی کوردستان و لە بەغاش بێگومان بە هەمان شێوە ئیژ نەکراوە بۆ ئەوەی کە دوای هەڵگرتنی کۆتا ئێمە ئۆتۆماتیکی ژن بڕواتە ئەو پۆستە ناو پەرلەمانەوە ئەگەر ئێستەیمە هەڵبژاردن بکرێتەوە ئایا گرنتی ئەوە هەیە ژن بۆ خۆی دەنگی خۆی بەدەست بهێنێ یاخود کە تۆڵی گرنتی ئەبێت تۆ لە ماوەی ئەو چەند ساڵێک کە UN بۆی تهدید کردووی تۆ ئیشت کردبێ لەسەر عقلیەت و زەهنیەت و چاوی خەڵک لەسەر کەلتور بیر و باوەڕی خەڵک بەڵێ پێم وابێ 15 ساڵە
کە تۆ کە پێی وابێت کە ژنیش ئەڕاتە ئەوێ و ئامادەی تیاابێ کە سەود با بە ژنان بەڵام ئایا توانیتە تۆ کەلتوری کۆمەلگاکە بەو شێوەیە گۆڕانکاری تیاکەی نەخێر ئەوەندەی لە خەمی ئەوەیە بوون کە پێگەی سیاسی خوان و لە بەرامبەردا لێدانی بەرامبەرەکانیان و زیاتر خۆ بەهێزکردن بوون ئەوەندە لە خەمی ئەو پرسیانە بوون کە دەرهاوی شتەکانی دواتر ئەی بینین کە چیلی ئەەکەوێتەوە لە دوای هەڵگرتنی کۆتاکە دیسان و ئێمە ناتوانین ژنان بەرین ئەوێ بێگومان ئێمە وەکو ژنانی چالاکوان لە بواری ژناندا ساڵی پارداوای ئەوەمان کرد کە ژنان تەنها بە کۆتا لە پەرلەماندا نەڕواتە ناو پەرلەمانەوە بەڵکو ضرورەتی هەیە ئێستا لە هەرێمی کوردستاندا سیستمی کۆتا بۆ هەرسێ سەرۆکایەتێکە تهدید بکرێت بۆ هەم بۆ سەرۆکایەتی هەرێم هەم بۆ پەرلەمان هەم بۆ دەسەڵاتی دادوەریش چونکە ئەبینین ئێمە بەس لە پەرلەمان داتوانیمانە لە سایە 25ەکە بەدەستبێنین بەڵام لە پۆستە وزارەکاندا بەداخەوە ئەگەر ساڵانی پێش و دوو وەزیر سێ وەزیری ژنانمان هەبوو ئێستا ئەبینین ئەوەش وجودی نەماوە لای خۆی ئێمە لە بریوی بەرەو پێش بچین بەڵکو ئێمە پاشەک شێبان کردو لەوەدا هیچ کاتێک لە خەمی دەسەڵاتدا نەبووە کە مەسلەی ژنان چۆن هەنگاو پێوە بنێن ئەبینین لە کانتۆنی ڕۆژئاوادا لە بەرەوەی ئەساسن بنەماکەی بە یەکسانی دامەزرا ئەبینین ژن سەرۆکا و ژنی شاوشانی پیا و ئیشەکە بەڵام لەم هەرێمەی ئێمەدا ئەگەر چی لە سەرەتای دروستبوونی خەباتی سیاسی کوردەوە ژن بە هاوشانی پیاوان کاری کردووە و ئیشی کردو لە سیاستدا بەڵام هەتا ئێستا بە سەدەقە و بەخێر ئەگەر پۆستێکی پێ بدرێ ئەگەر بە زەختی دەرەکی بێ کۆتایەک دابنێ بتوانن ئەم پۆستانە بدرێ بە ژنان هەتا ئێستا لە عقلیەتی سیاستمەداری پیاوی کوردانیە کە ئەمە بەڕەوا ببینێ بۆ ژن ژنێک ببێتە سکرتێری حیزبەکەی ئایا چەندێک لەو پیاوانە ئامادەیان تای هەروکو ئێستا کار بکەن ئەگەر ژنێک سکرتێری حیزبەکەیان بێ ئایا چەندێک کاریان بۆ ئەوە کردووە ئەبینین حیزبمان هەیە هەر بە هیچ شێوەیەک بڤێ قسەکردن لەسەر ئەم مەسائلانە هەنێکیان نەرمترن و هەندێکیان تا حدێک تا ئێستا ناتزانێت لە بینی ئەم دوانەیە چی بکە بەڵام خۆشبەختانە هەنگاوێک نراوەتە پێشەوە لە هەندێک لە پارتە سیاسەکاندا لە ئەندامانی سەرکردایەتی بوونیانەیە ئێمە تەمەنا ئەکەین کە ژنان لە پۆستەکانی تریشدا ببینین لە بەرەوەی ژنی خوێنەواری باشمان هەیە بەڵام بەداخەوە هەتاوەکو پۆستەکان بەرەو باڵاتر بڕۆن وجودی ژن لەوێدا کەمە بێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئەبێ خەمێک لەمە بخوا و بە هاوکاری لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان بە تایبەتی کە ئێستا کۆمەڵێ سپۆنسەری بەهێز لە نەتەوەی گرتوەکان هەیە بتوانن کار بکەن بۆ پێگەیاندنی ژنانی سەرکردا و ژنانی قیادی لەو بوارانەدا تا ئێمە بتوانین ڕۆڵیان پێ بدەین و ئیتر ئەو کەلتورە بشکێنن کە ژن ناتوانێت داوای ئەو پۆستانە بکە بە تایبەت کە ئێمە سەر ژنێک لە کانتۆنی ڕۆژئاوادا سەرۆکایەتی ئەوەکات. دەستەکانت خۆش بەشیرە حەمەنووری زۆر سپاسان توێژەری کۆمەڵاتی زۆر بەخێر بێ سپاس بۆ زانیاریەکانت تەوەری یەکەم کۆتایی هات پاشکەمێکی تر دەستەکەین بە تەوەری دووەم. دووبارە سڵاوتان لێبێ ئەچینە پایتەختی کوردستان شاری هەولێری شیرین و خۆشەویست کاکە دواڕۆژمان لەگەڵایە بەخێر بێ کاک دواڕۆژ ئێوارە باش چیت پێ لە هەولێرەوە بۆ ئێمە سەرەتا سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک و لە هەرچیەکی ئەم زیانە بن پیرۆز دەکەم لە تەواوی کارمەندانی ئێنارتی دوو پیرۆز دەکەم لەم خۆشەویستانە کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن کاگالانی ئازیز و کاک پێشەوە لە تۆی بەڕێز و هەموو کوردێک بەگشتی بەخێراتنی ئاران و پێشەواشەکەین زۆر بەخێر بێن درەنگ دەرەکەون بەخێر بن دەستپێکی کارە هونەریەکانت ئەکرێ بڵێم ڕوونە بەڵام تۆ ڕوونتری کەرەوە کەی بوو دەست کرد بە یەکەم کاری هونەری خۆت لەوانەیە کاتێک دەرکەوتبی کە ئێمە بە کلیپ تۆمان بینیەوە بەڵام پێشتریش کارت کرد بێت لە موزیکە لە هۆنراوەیە یان لە هاوکاریکردنی دۆستان و خۆشەویستانە لە کارە هونەریەکانیانە کاری هونەری خۆت کەی بوو؟ من لە سەرەتای ساڵی 2007 لە فیستیڤالەکانی پەیمانگا بەشداریم کرد وەکو سۆلیستێک دەرکەوتم یەکەم زار بە هاوکاری چەند مامۆستایەکی ئازیز کە یارمەتیان دام لە پەیمانگای هونەرە جوانەکان کار بکەم و بتوانم جێی پەنجەی خۆم دیاری بکەم لە پەیمانگا مامۆستا سەید ئەحمەد ڕەوانزی یەکێک بوو لەو کەسانێک کە زۆر هاوکاری منی کردووە بەڕاستی دوای ئەوە لە ساڵی 2008 سەرەتایی 2008 یەکەم گۆرانی خۆم بە ناوی دێمگەڕێن کە هیوادارم ئەم شەو پێشکەشتان بکەم لەگەڵ ئازیزانە تۆمارم کرد و کاری وێنەگرتنم بۆ کرد کارێکی گەلەری بوو لە سەرەتا تر ئەتوانم بڵێم بەو گۆرانی زیاتر
چوومە ناو خەڵک و دروستە کارم لەسەر کردم. بەگوێمان لە بەرهەمی یەکەم بێن دواتر پێم خۆشە بچینەوە سەردەمی ئەو کاتانەی کە لە پەیمانگادا بوویت و چی بە تۆ بەخشی و هونەریش چی بە تۆ بەخشی فەرمووی. كتي خودي توني حوالي الشيخ جواني خودي توني حوالي الشيخ هستتا وكم يا وادي زارانا هستتا وكم يا وادي زارانا وادي زارانا أسمر وكون سيري تابانا شاي وسيرانا لن يورزانا بهاري بهاري روكا زجني عشقانا أخوانا طلعوا سفين بارمبا ياري من عماي استسان طلعوا سفين بارمبا ياري من عماي استسان بخويدت بوسيان عمي كردوا درمدار بخويدت بوسيان مني كردوا درمدار هي نملانتكم سوكا ليدس نملانتكم نملانتكم سوكا ليدس نملانتكم كتف خودي ميتوني حوالي الشيخ جاني خودي توني جان حوالي الشيخ أغبان مدمنم زلف وقري تيار تند تبايا ويني جماليار ويني جماليار لدلي من دايا لدلي من دايا
خدايا أمان أي أمان 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 ساقي دار شام زامي شراب بابي تركب يا ما تلاقوا شي تاوبي ساقي دار شام زامي شراب بابي تركب يا ما تلاقوا شي تاوبي لبني تعروجي يكا يكا ويكا سورة ما شايكا لبني تعروجي يكا يكا ويكا دورة ما شايكا كرت بعدات بردر قدانيش توادا جري واي بوزاحل كوشتر كرت بعدات بردر قدانيش توادا جري واي بوزاحل كوشتر لبني تاروجي يكا يكا ويكا سورة ما شايكا لبني تعروجي يكا يكا ويكا سورة ما شايكا بس ماچوو نەبوونی بۆ مولایەک سپاس. کەسەکانە خۆش بن. هونەرمەند جیالەوەی کە ئەبێت خۆی دەنگێکی باشی هەبێ بە تایبەت هونەرمەندی گۆرانی بێژ لەوەش گرنگترەوەیە کە بە ئاکادیمیانە فێری هونەرەکە ببێ. ئەمە بۆ تۆ ڕەخساوە توانیتە بگەیتە پەیمانگا. چیتری بە تۆ بەخشیوە بە تایبەت لە میوزیکە؟ پێش هەموو شتێک بەڕاستی پەیمانگا هەر ئەوە نییە کە ئەو هونەرەت پێشکەشەکاتن خۆی ئەکادیمی بوون سەقافەتێکی جوانەکە بە هونەرمەندە بەخشێتن بەڕاستی. من لە پەیمانگا زۆر شت فێر بووم گەورە و گچکەی و هەموو شتێکی جوانی ژیان فێر بووم بەڕاستی چکە لە تەمەنێکی بچووکدا چوینە پەیمانگا تۆزێ قڕز بوو بۆ ئێمە بەڕاستی بەڵام توانیمان لەگەڵ هاوڕێیان کۆمەڵە شتی جوان دروستکەین و خۆمان پێ بگەینین تر دوای ئەوە لە کۆلیژ بەردەوام بووم بەڵام 2 ساڵ خوێندم ئێستا وازم هێناوە بەداخەوە کە نەمتوانی بەڕاستی تەواوی بکەم زروفێکی معەن هاتە پێشم ئیتر بەگشتی هەمووی سوودێکی باشی هەبووە بۆ من وەکو ئەکادیمێکی باشم لێ دەرنەچۆ بڵێم سپێشەڵە نەمبەروانە بەڵام ینی چۆن بڵێ شوێنی خۆمانەکەینەوە توانین باشە لە چ بوارێکە؟ من هەر لە موزیک بووم لە بەشی موزیک بووم و لەسەر ئامێری ئەودیش بووم. ئەتوانیت کارەکانی خۆتی پێ چارە سەر بکەی یان ئاوازی پێدانی؟ ئەوە نییە ئەمڕۆ هاتین زۆر زەحمەتیمان نەبینی لەگەڵ جەماعەت شتەکان ئاسانە لەبەرەوەی تێگەیشتن هەیە تۆن و ئاوازەکان ڕاستکەوتە بە باسی ئاواز بکەین زانین کێ یارمەتی دەرتە بۆ دانانی ئاواز؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێتن لە سەرەتا ئەوانەی کە لە شاری هەولێر یارمەتیان داوم وەکو میوزیک ژەنەکان کە لە ڕووی دابەشکردنی میوزیکەوە محەممەد یاسین
زۆر لەگەڵم بووە بەڕاستی لێرەوە ڕێز سڵاو خۆشەویستیم بۆ هەیە کاکەڕوانی ئازف عود ئەوش بە هەمان شێوە وەکو دابشکردن ئەوانە با بڵێن وەکو ئاواز کاک سەرمەند هەیە ئازوی کیبۆردا چەند ئاوازێکی ئەوە چەند ئاوازێکی خۆم دامناوە ئەتر ئاوازت یاوە بێت هونەرمەندێ نەوەڵا بەڵام حازرم کردووە ئامادەیە بۆ دوسێ گۆرانی بێژ هاوڕێی خۆ من ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکەی کەن بە باشە حەزت لە چه ستایلەکەم بۆ ئاوازدانان لە ڕاستی من هەر لە سەرتاوە لە سلۆوە گۆرانی وتووە ینی گۆرانەکان زیاتر خاو بووە وەکو ستایل ئەرەبێسک زیاتر حەزەکەم بەڵام ئێستا چۆن بڵێ خۆم لە پۆپیش داوە کار لەسەر پۆپ ستایلەکەم چونکە لە هەموو جیهان ئێستا مەشهورە پۆپ ستایل حەزەکەم لە دوا ڕۆژدا ئینشاڵڵا کارێکی جازیش بکەم وەنیە جەماعەت خۆش نییە کارێکی جازم حەز لێ بڵێ باشە بەرهەمی دووەم کە ئامادەیە بەرهەمێکی تازەیە وایە پلەیباکێکمان هێوا بزانم هەندێک لەسەر ئەومان بدوێ بزانین ئاوازەکەی کێ تێکستی کێ بڵێ ئەم گۆرانیە بەڕاستی گۆرانێکی جوان بوو لەلای من ئاوازی خۆمە تێکستی برا ئەزیزم ڕێبوار شێروانیە لە شاری هەولێر لە ستۆدیۆی لاوژە ڕێکۆردمان کردووە کاری دابشکردن هەر خۆم و کاگنیهات کاری دابشکردنی موزیکمان بۆ کرد لە وڵاتی جۆرجیا کاری وێنەگرتنم بۆ کرد ڕێز و خۆشەویستیم بۆ وێنەگری ئازیز بڵاوکراوەتەوە گۆرانیەکە بەڵێ دەمێکە بڵاو کراوەتەوە هیوادارم جێ خۆی کردبێتەوە لە ناو دڵی هەموو کاتە باگوێمان لێبێ بۆ من کەس و برادر بوو با ساڵی کاخ لە من دوورە و چەند ساڵ عمرم بەهادار چوو توخوا یاران ئەو لەکوێیە بۆ من کەس و برادر بوو با ساڵی کاخ لە من دوورە و چەند ساڵ عمرم بەهادار چوو وا ساڵی کاخ لە من دوورە و چەند ساڵ عمرم بەهادار چوو لەکوێیەخ لای کێیەخ دە پێم بڵێن ئەو لەکوێیە لەکوێیەخ لای کێیە بۆ پێم ناڵێن ئەو لەکوێیە لەکوێیەخ لای کێیە دە پێم بڵێن ئەو لەکوێیە لەکوێیەخ لای کێیە بۆ پێم ناڵێن ئەو لەکوێیە خۆشی لە من بێباریەخ بەهار لە عومرم تۆرەوە خۆشی لە من بێباریەخ بەهار لە عومرم تۆرەوە داوای خەندەی سەوز مەکەن ومێدێک بۆ من نەباوە داوای خەندەی سەوز مەکەن
ومێدێک بۆ من نەماوە لە کوێیەخ لای چێیە لە پێم بڵێن ئەو لەکوێیە لەکوێیەخ لای چێیە بۆ پێم ناڵێن لەلایکێیە لەکوێیەخ لای چێیە لە پێم بڵێن ئەو لەکوێیە لەکوێیەخ لای چێیە بۆ پێم ناڵێن لەلایکێیە دەستەکانە خۆش بە کاک دۆڕۆژ ماندوو نەبین. زۆرێک لە هونەرمەندانی گۆرانی بێش هەر خۆیان گۆرانیەکاڵێن، خۆشیان بیرۆکی گۆرانێکە داڕێژن، خۆیان ئەینووسن وەکو هۆنراوە، خۆشیان ئاوازەکی بۆ دانێن. تو پێت وایە وا باشترە ئەگەر توانای ئەوەندە باش بوو ئاوازدانێ باشە، بەڵام چەندین شاعیری باشمان هەیە، چەندین نامیلکی جوان هەیە، چەندین شیعری بە پێز و پڕواتە هەیە. وا باشتر نییە کە پشت بە شاعیران ببەسرێ بۆ داڕشتنی ئاوازێکی جوان. جاری وا هەیە ئاخر گۆرانی بێژ بابەتێک اختیارەکاتن هەڵقڵاوی ناخی خۆیتی لە ناو عاشقێکە وێران بووە، هەر ئێوێ خۆی بنووسێتن. ئەم شتانە هەیە بەڕاستی، بەڵام ئەگەر بتەوێت بەسەن بۆ ئەلبومێک چەند کارێک ئەنجام دەی پێویستە ینی بابەندی بە هەندێک شاعری چاکێ بەڕاستی لە کوردستان. ئەتر لەسەر ئەوە وەستێتن کە چۆنیەتی دابشکردنی کارەکە چۆن داڕژێتن، چۆن بیرۆکەکەی چۆنە بەڕاستی. زاری وای من ئێستا لەسەر زۆر کات لەسەر وشە قساکەم، ینی لەسەر وشە گۆرانی تۆمارەکەم، وشەیەکە دەم بە تێکسنووسێک شاعرێک، ینی شارەکەم بۆ دەوڵەمەند دەکاتن. بابەتێک مەسەر لە ناو کۆمەلگا باوە یان چ وشەیەک زۆر دووباراکەیتەوە ئەوانە لەسەرم شتانە کارەکەیت. باشە. تۆ وەکو هونەرمەندێکی شاری هەولێر بۆ نمونە زیاتر ناسراویت، زیاتر دەرکەوتویت من هەموو کوردستانم بەڵام بۆچی لە کۆنسرتێکە نایتەوە شاری سلێمانی، شاری دوهۆک، کەرکووک، هەموو شارانی تر کە پێویستیان بە هونەرە و پێویستیان بە گوێگرتن لە هونەرمەندانی تری ناوچەکانی تر هەیە؟ ئەمە بیرۆکەیەکە لای تۆ یان بیرت لێ نەکردوتەوە؟ من بیرم لێ کردوتەوە. کوردستان هەمووی لەسەر سەری من، هەموو کوردێک بەگشتی بەڕاستی ناوچە و ناوچەگەراتی لە لای من نییە هیچ کاتێک، وەکو ئەوەی کە ڕێک نەکەوتووە، بەڵام پرۆژە هەیە لە ئایندە ئیشاڵە لەگەڵ چەند گۆرانی بەژێکی سلێمانی. باشە. بە نزیکانە پرۆژەی کۆنسرتت بەدەستەوەیە؟ بەڕاستی لەبەر ئەو قەیران و ئەو بابەتانە تۆزێ وەزعەکە ئالۆز بووە، بەڵام بیرۆکە هەیە ئەگەر چەند کۆمپانیایەک بتوانن سپۆنسەری ئەو کارە بکەن، کاری جوانمان لەبەردەستە ئیشاڵە. باشم قەیرانە چ کاریگەرێکی لەسەر تۆ هەبوو بۆ بەرهێنانی کاری جوان؟ وەڵڵا کاریگەری لەسەر هەمومان هەبوو وابزانم. کارەکانە دۆستاون یان چی؟ بە تاکی دەوەستێتن، چونکە بەڕاستی هونەرمەند ناتوانێتن چەپڵە بەدەستێک لێ نادرێتن. لەوانێ من بتوانم تا دوو کار سێ کار بە لەسەر ئەستۆی خۆم تۆمارکەم وەکو میوزیک، بەڵام کەتە کاری کلیپ و وێنەگرتن ئەو کاتە تۆزێک قورسە بێ بەڕاستی، چونکە ئەیەوێتن مۆدێلە کامیڕەیە تر ئەو شتانە. لەگەڵ کاری تازە تا بۆ نمونە بۆ بەدەستێنانی سپۆنسەر چۆنی؟ شتێکی ئەڵێن هونەرمەندان لە شاری هەولێر ئاسانتر سپۆنسەریان دەستەکەیەوە لە شارەکانی تر، ئەمە ڕاستە؟ وڵای ئەگەر لەبەرەوە بێ هەولێر گەورەترە شەریکاتی زیاتری لێیار ئەوەیە، بەس بۆ کاری نوێ من لەگەڵ دوو کۆمپانیا قسەم کردو ئینشاڵە حەزەکەم باسێکی ئەو کارە بکەم کە ئینشاڵە لە ئایندێکی نزیک کاری وێنەگرتنی بۆەکەم. لە ئەو کارم لە شاری دۆک تۆمار کردووە. برای ئەزیز و خۆشەویستم ئەلەند خەیری وێنەگرتنەکەی لە شاری دهۆگیان لە ستۆدیۆی دەنگی لە ستۆدیۆکە لێم کردووە لە ستۆدیۆی ڕیک کاک حوسەین پەرکەسیۆن و بۆچی لە دهۆک ئەوە پرسیار بوولام بۆ لە دهۆک دەوێت دەنگت بۆ تۆمار ئەم نەو گۆرانیە کرمانجیە بەزاراوی ئەم شو ئامادەیە بۆمان بڵێ نەوەڵا، بەڵام کۆپلەیەک کرمانجیمان بۆ بڵێ ئەگەر توانیت بەسەر چاوەکانت خۆش بن. لە دابشکردنی کاک ئەلەندە و
کاک میێوانی قانون ئەویش سۆڵۆی هەبووە لە ناوی و یارمەتیاندان بەڕاستی لەو گۆرانیان لە ڕووی تێکستەوە من زاراوەی با بڵێن شاری دۆکم باش و بەڵام هی کرمانجی تۆزەی قورسترە زاندێ و شەیتیا و تەلەفۆنمان بۆ چەند شاعرێک کرد هەتا تەرتیب شێرەکەی کێ؟ فۆلکلۆرە خۆی کارەکە گۆرانی دڵدارم ئینشاڵڵا لە ئایندێکی نزیک کارێکی خوخت و جوان پێشکەشی هەموو لایەک هیواداری وێنەگرتنەکەی لەکوێ بوو؟ وێنەگرتنەکەیم نەکردووە ئینشاڵڵا هەر لە کوردستان کەواتە بەنیازی لەگەڵ سپۆنسەرەکان ڕێکی ئینشاڵڵا لە ئایندێکی زوو ئینشاڵڵا با گوێمان لە بەرهەمی سێم بێ لە بەری دوو بەرهەمی تریش ماوەجکە لەمە ئێستا گوێمان لێیە دواتر قسەی زیاترەکەین. یەکترمان خۆش دەویست یەکترمان خۆش دەویست بە گیان و بەدڵ یەکترمان خۆش دەویست بە گیان و بەدڵ بە گیان و بەڵێن وابوو بژین بەڵێن وابوو بژین یا هەردوو بۆ گێڵ یا هەردوو بۆ گێڵ ئەمان 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 یەکترمان خۆش دەویست بە دڵنیایی بەڵێن وابوو بژین هەتا کۆتایی نەمزانی ئەوە عەشقە دەردی گرانە نەمزانی ئەوە عەشقە دەردی گرانە شەوی تاریک و فرمێسک و ژانە لێم گەڕێن با لە بیرکەم ناوی لێم گەڕێن
دوو چاو لێم گەڕێ دڵ سووتا لە پێناوی لێم گەڕێ ئاخ لێم گەڕێ لێم گەڕێ با لە بیرکەم ناوی لێم گەڕێ با دوور بم لە دوو چاوی لێم گەڕێ دڵ سووتا لە پێناوی لێم گەڕێ جیرۆدایی عاشقت بووم زۆر بەشێتانە ئێستاش من پیر بووم خۆی زێدە جوانە جیرۆدای عاشقت بووم زۆر بەشێتانە ئێستاش من پیر بووم خۆی زێدە جوانە نەمزانی ڕێعاشقت وا بەزارە نەمزانی ڕێعاشقت وا بەزارە گەڵا ڕێزانە و دوور لە بەهارە لێم گەڕێ با لە بیرکەم ناوی لێم گەڕێ با دوور بم لە دوو چاوی لێم گەڕێ دڵ سووتا لە پێناوی لێم گەڕێ ئاخ لێم گەڕێ لێم گەڕێ با لە بیرکەم ناوی لێم گەڕێ با دوورم لە پێناوی لێم گەڕێ دڵ سووتا لە پێناوی لێم گەڕێ دەستەکانت خۆش بە ماندوو نەبی عەسفی چاکەکەن نا ئەمەیشمان کردووە پێشتر لە سلێمانی دەست پەنجەی مولایەک خۆش بێ کارکردنی تۆ لەگەڵ ستافی خۆشترین دەنگە چی یادەوەرێکی بۆ دروست کردی و چه ئەزمونێکی پێبەخشیت ئەتوانم بڵێم من وەکو پێشکەشکارێک نەبووم بەڕاستی هەر تەجروبەیەکی ژیانم بوو لەواتێ خۆت بزانیت تۆزێ قورسترە ئەگەر گۆرانی بڵێ ینی باشترە بەڕای من نەک پێشکەشکاریش کە زۆر قورسە کارێکی قورسە جوراتێکی باش شێوێتن بەڵام من وەکو تەجروبەیەکی حیاتی خۆم وەکو فەنی تەجروبەم کردو بەڕاستی کاتێکی خۆشمان بەسەر برد چەند یادگارێکی خۆشمانە بوو لەگەڵ تەواوی ستاف ئەمڕۆ هاتمەوە زۆربیان لێرە نەمابوون بەڕاستی ستاف گۆڕاوە من دەستخۆشی لە جەناب تشتەکەم بەڕاستی بەرنامەکە جوانە جێگای خۆی کردوتەوە لە ناو دڵی هەموو بینەران و گەلێک سوپاس ئەوە شەدەفی ئەمەیەکە خەڵک لێ مەڕازی بێت و بتوانین هەر چوار پارچە بینین گرنگەوەی هەمومان بەیەکەوە کارکەین و تەجروبەیەکی جوان بوو بەڕاستی من خۆشحاڵ بووم لەگەڵ ئەو ستافە هەموو کات ئێنارتی دوو بە ماڵی خۆمەزانم لە دەرگانە یەکسەر ئەمەژوورەوە هەمیشە ماڵی هەر چوار پارچە بوو باسی ئەزمون و یادەوەریەکانی خۆت نەکرد لەو کاتانە وتت پێشکەشکاریەکە قورسترە وەک لە گۆرانی پێشیەکە چی سەختیەکە بوو لەو کاتەیە بۆ تۆ وەکو هەمیشە زانین یەکەمین کاری دەرکەوتن وەکو پێشکەشکاری قورسترین کارە زانم ئەو کاتە تۆ چۆن بوو ئەحساسە چۆن بوو قورسیەکەی لە چاو گۆرانی وتن ئەوە بوو کە بەڕاستی تۆ کە دێتە سەر ستەیج گۆرانیەڵی تر تێکستەکەت لەبەرە زۆر جار کە ئەوە نییە شاشەکەت بۆ نووسرێتەوە زاری وایە غەڵەتە بێ کوردیەکە ینی ناخوێندرێتەوە بەڕاستی لەبەرەوەی مەشکت لە لایەکترە لە حەزەکان تەواو بکەی بۆی بچیە پارتی تر ناخۆش بوو من لە هەرچەندە لە سەرەتا تۆزێ لە پەیمانگا تەجروبەی سەر ستەیجم کردبوو بەڕاستی بەڵام ئەوە نەبوو زۆر فەرقی هەبوو خۆشبەختانە کاک دەروون یارمەتیدام بەڕاستی
هیوادارم توانی بێتم وەکو تەجروبەیەکی بێگومانەوە یەکەم تا جار. ئەو تا لە ئێمە لێرە باسی یەکەین کەواتە خزمەتی ئەم شارە کردێت و تەجروبەیەکت خزمەتی هەبوو، کوردستان و خزمەتت کردووە. هێناتی گۆرانی توت ئەو کاتە گۆرانی وت گۆرانی وت وڵایی وە سوابزانم زۆر بەکەمی لە دوو بەرنمەیە بەلایف یەک دوو گۆرانی مانوت چکە بەڕاستی فرسەت نەبوو بەشداربووەکانەوەنە زۆر بوون ماشەڵا زۆرش پێیانەوەمان دێبووم ینی لە دواوەی مەسرح و ئەوانە ئەبواە ڕانگرم جاری وا بوو ئەوەنە بەپەلە بوو تووشی سترێسی بۆ کۆویست یەکسەر بێتە سەر ئێوەش کاکەوە وەستە کاکە ئێستا هەتا من نەچم ناوی تۆ بێ ناوەکەت بخوێنمەوە جا ترەوە بۆڵا بەس کارێکی وابزانام جوانمان کرد پێ باشەوە جارێکی تر دووبارە بێتەوە پرۆگرامێکی لەو شێوەیە بە خۆشحاڵیەوە من ئەتوانم ئەگەر کارێکی کوالێتی بێتن گرنگ نییە لە هەر کەناڵێک بێ بەڕاستی چکە گرنگ خزمەتکردنە بەلای منەوە بە خۆشحاڵیەوە حەزەکەم جارێک تریش ئەو کارە بکەمەوە بەڵام لەوا چێتن تۆزێ فەرقی هەبێتن ڕاستە ئەی بە باز لە خانەوادە بکەین یارمەتی خانەوادە و دواتریێچینە لای گۆرانێکی تر بەڵێ تا چەند بۆ تۆ گرنگە کە لە خانەوادەکە کەسێکی تری هوەری هەبێ بۆ پاڵپشتی تۆ و تۆش وەرگرتنی زانیاری لەو بە تاکید من خانەوادەکەم هەموو کات پاڵپشتم بووینە بەڕاستی من لێرەوە دەستی دایک و باوکم ماچەکەم کە هەموو کات پاڵپشتم بووینە وەکو تاقانەیەکی ماڵ سەریان نەکردو هەموو کات تاقانشی تاقانەمە بڵێ هەموو کات کاتومەتەوە ماڵەوەیان زانیوە زۆر قەرەباڵگەکی زۆر هەیە لە ماڵێ اینجا زۆر فرسەتیان داومێ بەڕاستی خانەوادەکەم بەگشتی هەمووی هونەرمەندن هەتا مناڵی گچکەشمان دەنگی خۆشە و خوشکت هەیە بەڵێ خوشکم هەیە ئەی هونەرمەندە نەوەڵا ئەوان کچی ماڵەوەن و ڕێگەی پێی بێ گۆرانی بێش وەڵاهی خۆیان حەزیان نەکردووە بەس من ڕێگە بە مناڵی خۆم نادەم بەڕاستی ببێت بۆ وەڵاهی نازانم ناخۆش بووە زۆر ینی زۆر شتی لێ سندوم نامێتن ئەو بکەوێتە ناو وەزە ڕاستە بەگوێمان لە بەرهەمی دواتر بێ دواتریش هەندێک باسی کۆپیڕایت و ئەو بابەتان ناکەی فەرموو عزیز بهارم عزیز بهارم بهارش عزیز تجلی دورارم عزیز بهارم عزیز بهارم بهارش عزیز تجلی دورارم دستکت بینا و ببروی بونا و مفهول زارم دستکت بینا و ببروی بونا و مفهول زارم بونا و مفهول زارم عزیز ولات من عزیز ولات من عزیز ولات من زور جوانا سيري لوتكيم شاخان ربي نوابي كردستان عزيز ولات من عزيز ولات من
عزیز وڵاتمان تۆ جوانە سەیری لوتەیەم شاخانە ڕەبی ئەوێ کوردستانە عزیز بەهارە عزیز بەهارە بەهاریش عزیز جەژنی دڵدارە عزیز بەهارە عزیز بەهارە بەهاریش عزیز جەژنی دڵدارە دەستەکەت بێنە و بەبێڕۆی بۆ نەوە و باخ و لێزارە دەستەکەت بێنە و بەبێڕۆی بۆ نەوە و باخ و لێزارە بۆ نەوە و باخ و لێزارە ليلي بستوما ألين توراوي ليلي بستوما ألين توراوي ليلي ناري خوانتي توراوي أخلاتي توراوي لاتي توراوي ليلي أرى ليلي أرى ليلي أرى ليلي 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 أوار ليلي عمر بليلي أمان ليلي أوار ليلي أمان ليلي بانگە شەودایم دەم لەناو دەم بوو بانگە شەودایم دەم لەناو دەم بوو لەیلێ لەبیرتە یا لەبیرت چوو یا لەبیرت چوو یا لەبیرت چوو لەیلێ هەرە لەیلێ هەرە لەیلێ هەرە لەیلێ 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 أوار ليلي عمر بليلي أمان ليلي أوار ليلي أمان دەستەکان خۆش بکات دۆڕۆژ ماندوو نەبیت سپاس بادانە نیشینەوە نازانم هاوڕانی کۆنتترۆڵ وە خۆیان ئامادە کردو کە بەرهەمی سێمان بەرهەمی ترمان ماوە بەس بەرهەممان نەماوە بەداخەوە کێشەی تۆ لەگەڵ کۆپیڕایت و ئەو گفتانیت کە بۆتان دروست بۆ لەو بوارەدا چییە؟ کێشەیەکی زۆرە بەڕاستیەوە ئەتوانم بڵێم پێش هەموو کارێک ئەبووە لە کوردستان بیر لەوە کرابە بۆ قازانجی هەموو میلەت و بۆ قازانجی گۆرانی بێژ بەڕاستی چکە گوناحێکی گەورەیە بەڕاستی چکە حەقمانە خوێتن لە هەموو لایەکەوە من تا ئێستا هەر بۆ لەبەر ئەو ترسە ئەلبومم تۆمار نەکردووە بەرهەمم نەهێناوە لەبەرەوەی بەڕاستی هیچ خوا قبول ناکات تۆ 2 دەفتەر 3 دەفتەر دۆلار لە ئەلبومێک بدەیت دوای ئەوەش بە 1000 دینار لە بازار بفرۆشێتەوە ئێترەوە کارە ساتە بەڕاستی هیوادارم لە داهاتوو ئەبێەوە وشیاری خەڵکەوە بگرێتەوە بەڕاستی هیوادارم چاک بێت دواوتی بەڕێزت من خۆشحاڵم لەگەر بەڕێزت ئەمڕۆ میوان بووم لە شارە جوانەکەی سلێمانی دووبارە ڕێز و خۆشەویستی هەمووان بۆ تەواوی کارمەندانی پشکامێرە کامێرەمان و هەر هەمان چاوی یەکێکەدان ماس دەکەم فەرمووەرە ئێرە کاگالانی عزیز و کاک پێشەوای خۆشەویست وەکو مامۆستایەکن بەڕاستی لە شاری سلێمانی
جێگای دەستخۆشین هەموو کاتێک هیوادارم بەرهەمی جوان و هیوادارین. میوانێکی ئێسک سوک بینەم شەو لەسەر دڵی هەموو لایەک هیوادارین منم ڕۆ زۆر ناساغم ناتوانم زۆر زاکە قسە بکەم ئینشاءالله خۆش تۆ کۆتای بە پرۆگرامەکە بێنەوە ماڵای لە بینەرەکان بکە ئەوە فەرموو. جوانە تا پرۆگرامێکی تر و چەند شەمانە هەموو شەوێکە هەموو شەوێک یعنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست هەر لە خۆشی و بەختەوەری دابن ماڵەوە ماڵەوە